ساڵانە ڕێکخراوی خوشکان و ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی قوتابیانی کوردستان لقی سلێمانی کەرنەڤاڵی بەهارە ساز دەکەن و تیایدا بەرهەمە کوردەواریەکان نەمایش دەکەن. ئەم ساڵیش لە سەکۆی ئازادی پارکی ئازادی کەرنەڤاڵەکە بەڕێوە دەچێت و بڕیارە ماوەی 2 ڕۆژ بخایەنێت. کەرنەڤاڵی بەهار لە 9 پاکێجی سەرەکی پێک دێت. بەشی یەکەمان تایبەت بە کتێبخانەکە بە داشکاندی بەرچاو هێنامانەتە ئێرە، زایدەن ئیشی دەست کە زیاتر ئەندامەکە ئەو خەڵکانی کە گەنجن ئێتر بێت جیاوازی لەوەی کە کوێ و سەر بەکوێ تەنهاوەی گەنج بێت و بەرهەمیە بێم هێنامانەتە ئێرە. بەشی سێمان بابەتی خواردنی فۆلکلۆری ئەو بابەتانە بووە. بەشی چوارەم لایانی هونەری بووە کە وەک لە پشتم ڕادیارە بەشی پێشانگای فۆتۆگرافەری و پێشانگای خەتاتی بووە. هەموو ئەمانە ئەوانەی کە ئین بوون داوات کراون و بۆ ئەوانەی کە ئیشەکانیشیان کردووە هەمووی لەسەر مەسرەفی خۆی بووە، بەڵام هەندێک مەسرف کەوتۆتە ژێر سەر شانی هەردوو ڕێکخراوی قوتابیان و خوشکان. لە کەرنەڤاڵی بەهاری ئەم ساڵ خواردنی کوردی و کاری دەستی خانمان و جلوبەرگی کوردی و 17 جۆر بابەتی دیکە نەمایش دەکرێن. ئامانجی ڕێکخراوەکان لە بەڕێوەبردننی کەرنەڤاڵەکە ناساندنی ئیشوکاری خانمانە، هەروەها داهاتەکەی بۆ منداڵانی بێسەرپەرشت و منداڵانی بێباوک تەرخان دەکرێت. ئەم ساڵ بە زۆری خەڵک حەزی لەم دەستنیە و لە بەهۆیەوەی کەڵێن معاش باشە بێش کرد خەڵکەکە تۆزێ باشە و شەدا ئەکڕێت. بۆچی حەزیان بەدەست؟ وەڵای شتەکە دەستنی خۆ بێ جوانترە هەتاوەی هینی وڵاتێکی کە بێ یا شتێکی کە بێ سەوە سەر و کڵاوی کوردەواریە چەند ساڵە هەر لە باو باپیرانمانەوە هەبووین دایە گەورەکانمان هەر شتێکی جوان و خەڵک پێخۆشحاڵە لە بەکارهێنانی. ئەمڕۆ بە کۆمەڵە تێستی جیاواز بەشداربوونیی لەوانە بریتە لە پشکنینی شەکرا و پشکنینی جۆری خوێن و پەستانی خوێن هەرێکی لەمانە بۆ هاوڵاتیان دەکەین بەبێ بەرامبەر لەم کردنەڤاڵەیە. وهەیە پاری پێ هیواشە پاری پێ نایتر ئێمە شتەکە دروستەکەین شەرتیش نییە بفرۆشرێ شەرتیش نییە تو احتیاجبی ئەو شتانە بکەی هەر شەردەوەیە خۆشە دەرکەویت بەرهەمێکی خۆت هەبێ هەروەکو چۆن هونەرمەندێک بەرهەمێکی خۆی هەیە لە وڵاتەکەمانە ئێمەش پێویستەکە بەرهەمێکی خۆمان هەبێ بۆی وڵاتەکەمان زیاتر بەرەو پێش بچێ. کەرنەڤاڵی بەهار هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی خوشکان و ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی قوتابیان ساز دەکرێت و بەرهەمە کوردەواریەکان بە خەڵکی دەناسێنن. لەو ڕێگەیەشەوە جگە لە دەستکەوتێک بۆ خاوەن بەهرەکان داهاتەکەشی منداڵانی بێباوک و خێزانەکانیان لی سوودمەند دەبێت. ڕامیا عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.